بەڕێ سەرۆکی حکومەتی کوردستان بەڕێ جێگیری سەرۆکی حکومەتی کوردستان بابەت ناڕزایی ئێمە وەکو پێشمەرگە دێرینەکان کە لە ڕۆژگارە سەخت و دژوارەکاندا بەرامبەر بە سەختترین و درندەترین دوژمنی گەلی کورد کە ڕژێمی بەحسی فاشزم و وەستاینەوە و چەخماخەی شۆڕشی نوێمان لێدا و مەشخەڵی ئومێدمان هەڵگیرسان شەهیدبوونمان لە پێش هەموو شتێکدا نابوو ساوەڕێ ئەو شەرەفەمان دەکرد کە خەڵاتمان بێت لە پێناو نیشتیمانێکی ئازاد و گەلێکی بەختەوەر و هەزاران هاوسەنگەرمان شەهید بوون و سەدانمان کەم ئەندام بوون و سەدان هاوڕێی هەواڵانمان لە سێدارە دران و خانەوادەکانمان خرانە زیندانەکانەوە بەڵام بەداخەوە دەبینین لە بڕی پاداشت و خەڵات و ڕێزگرتنمان ڕۆژ لە دوای ڕۆژ لەلایەن ئەم دەسەڵاتە کەم تەرخەم و بێباکە دەخرێنە پەراوێز و ساڵانی خەبات و تێکۆشانی پێشمەرگایەتیمان لەبیر دەکرێت بەڵێ لەبیرتان چۆتەوە ئەو دەستکەوتانەی ئێستا ئێوە تیا لە دەسەڵات دەجێڕن بە تێکۆشانی ئێمەی پێشمەرگەی دێرون و خوێنی شەهید و هاوسەنگەر شەهیدەکانمان و هەواڵەکەم ئەندامەکانمان هاتۆتە دی لەبیرتان چۆتەوە کە ئێمە پاشماوەی تێکۆشانی خەباتی پێشمەرگایەتین و تەمەنی گەنجی ولاوەتی خۆمان لە هەوراز و نشێ و گەرما و سەرما و برسەتی ڕێگای خەباتی شاق بەخشیوە بەداخەوە دەبینین لە سایەی دەسەڵاتی خۆمان پەراوێز دەخرێن لەبیر دەکرێن برسی دەکرێن ژیانی خۆمان و خانەوادەکەمان خراوەتە مەترسی لە هەموو شوێنێکی ئەم دنیادا شۆڕەژێران و جەنگەوەران و تێکۆشەرانی دێرین ڕێزیان لێگیراوە وەک پاڵەوانی نەتەوەی سەیر دەکرێن و دەیان ئیمتیازیاتیان پێبەخشراوە بەڵام ئێمە پەراوێز خراویتون کەوتونەتەوە دواوە و هەموو چین و توێژەکان و شتێکی ئەوتۆمان بۆ نەکراوە ناخمان ئاسو دەبێت کەمتریشت کە بۆمان دیارکرابی موچەیەکی مانگانەیە ئەویش بە شێوەیەک پێمان دەدرێ کە هیچ چوارچێوێکی یاسایی و ویژدانی و ئەخلاقی بەخۆی و هەڵناگرێت تا ئێستا موچەی مانجی 3 ساڵی ڕابردوومان وەرنەگرتووە سەرەڵای ئەمەش چەندین ناحەقی و نایەکسانی جیاوازکاریمان بەرامبەر کراوە وەک بڕی موچەکانمان یەکسان نییە و جیاوازی هەیە لە شوێنێک بۆ شوێنێکی تر وادەی دابەشکردنیشی هاوکات نییە دام و دەستگایەکانمان جیایە بە ناوی دابڕا و دانەبرا و پێشمەرگە دێرینەکان کراون بە دوو بەش ئێمە وەک پێشمەرگە دێرینەکان چەندین جار لە ڕێگەی یاداشت و ناڕزایەتی گردبونەوە و ڕێپێوان دەسەڵاتمان ئاگادار کردوتەوە کەچیتر ئەوها بێباکانە سەیری دا و داخوازەکەمان نەکرێت کەچی بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ مافەڕەوەکانمان ناریدە دەگیرێن و سادەترین مافی کە قوتی ڕۆژانەی خانەوادەکەمانە پێمان ڕەوا نابیدرێت ئێمە وەک پێشمەرگە دێرینەکان هەست دەکەین غەدرێکی زۆرمان بەرامبەر کراوە گەیشتۆتە بینا قاقامان و سەبرمان نەماوە جامی تووڕەبوونمان لەسەری ڕژاوە و بۆیە بۆ 2000 ئەم دەسەڵاتە بە خوێن و قوربانی دانی و ماندیبوونی ئێمە هاتۆتە دی لە ڕێگە ئەم ناڕزایەتی ئاگادار دەکەینەوە کە بە جددی بێنە سەرخەت و ئاورەک لە دا و داخوازەکانی ڕەواکانمان بدەنەوە کە لە خوارەوە پۆڵنمان کردن و ئەجینا هەڵوێستی تر و تونمانە بێ یەکەم نهێشتنی جیاوازی و جیاکاری لە نێوان پێشمەرگە دێرینەکان دووم جیاکردنەوەی موچەی خاننشینی پێشمەرگە دێرینەکان لە خانەنشینی گشتی سێم پێدانی زەوی بەو پێشمەرگە دێرینانەی کە تا ئێستا زەویان وەرنەگرتووە چوارەم پێدانی موچە لە کاتی خۆی و قەرەبۆی موچەی نەدراوەکان لە کۆتایی داوا لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شوعی کوردستان و حزبی سۆسیال دیموکراتی کوردستان و حزبی زەحمەتکێشانی کوردستان دەکەین کە پاڵپشتی ئەو داوایەمان بن و هاودەنگمان بن کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی کە لە تێکۆشەرانی ئەم حزبانە پێکاتەوە بژی کورد و کوردستان سڵاو بۆ جانی پادشەهیدان کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی کوردستان لقی سۆران 27 دوای 2018